بە کۆتایی هاتنی ساڵی 2019 جیهان لە چەند ڕوویەکەوە پێشکەوتنی بەخۆ بینی. لەوانە ئەو وڵاتانەی کە لەژێر هێڵی هەژارێکی زۆر توندا بوون خزمەتگوزاری ئاو و کارەبایان پێگەیشت و تێکڕای هەژاری تیاندا ڕووی لە کەمبوونەوە کردووە. هەروەها داهێنانە تەکنەلۆژیەکان بە شێوەیەکی زۆر فراوان گەشەی کردووە و زۆرترین کەس لە جیهاندا بوونەتە خاوەنی مۆبایلی زیرەک. لە بەرامبەریشدا یەکێک لە ڕووداوە ئابووریە گرنگەکان ئەوە بوو کە قەرزی وڵاتان بۆ بەرزترین ئاست لە 50 ساڵی ڕابردوودا زیادی کردووە. بە گوێرەی نوێترین راپۆرتی بانکی نێودەوڵەتی کە بە بۆنەی کۆتایی هاتنی ساڵی 2019 بڵاوی کردوێتەوە ئاماژەی بۆ کردووە 30 ساڵ لەمەوبەر یەک لە سەرسەی جیهان لە ژێر هێڵی هەژارێکی زۆر توندا بوون، بەڵام ئێستا تەنها لە 10% خەڵکی لە ژێر هێڵی هەژاریدان و ژمارەیان 802 ملیۆن کەسە. زۆرترین ئەو هەژارانەیش لە وڵاتانی ئەفریقای باشوورن، لە پلەی یەکەمیشدا وڵاتانی تەنزانیا هاتووە. راپۆرتەکە ئاماژەی بۆش کردووە لە ساڵی 2015دا نیوەی هەژارانی جیهان کە ژمارەیان 736 ملیۆن کەس بووە لە 5 وڵاتدا دەژین، ئەوانیش هندستان، نیجیریا، کۆنگەی دیموکرات، ئەسیوبیا و بەنگلادش. هەروەها ئێستا زیاتر لە 185 هەژاران کە ژمارەیان 629 ملیۆن کەسە لە ناوچەکانی ئاسیا و ئەفریقا دەژین. بانکی نێودەوڵەتی ئەوەشی خستۆتە ڕوو لە ساڵی 2010دا زیاتر لە 1.2 ملیۆن کەس بێبەش بوون لە خزمەتگوزاری کارەبا، بەڵام بۆ ئەم ساڵ ئەو ژمارەیە بۆ 840 ملیۆن کەس کەم بۆتەوە و لە ئێستادا لە 189 جیهان خزمەتگوزاری کارەبایان پێگەیشتووە. زۆرینی ئەوانەی کە بێبەشن لە کارەبا گوندنشینان یان لە بیابانەکاندا دەژین. بە نمونە 573 ملیۆن کەس لە بیابانەکانی ئەفریقا بێبەشن لە کارەبا. هەروەها نزیکەی 120 ملیۆن کەسیش لە ڕێگەی تیشکی خۆرەوە کارەبایان پێگەیشتووە. سەبارەت بە دەستکەوتنی کار و کارکردنی خەڵکی، راپۆرتەکەی بانکی نێودەوڵەتی ڕوونی کردوێتەوە ڕێژەی لە 149 خەڵکی لە کەرتی خزمەتگوزاری کار دەکەن و لەو ڕێژەیش لە 155 ژنانە و لە 145 پیاوانە. پێشبینیش دەکرێت هەلی کارکردن بۆ ساڵی ئایندا لە بوارەکانی خانوبەرە و خزمەتگوزاری و چێشخانەکان زیاتر ببێت. هەروەها پیاوان لە دەستی کاردا لە 175 پێک دێنن. لە بەشێکی تری راپۆرتەکەی بانکی نێودەوڵەتیدا هاتووە کە لە دوای ساڵی 2010ەوە بە شێوەیەکی زۆر خێرا قەرزی وڵاتان زیادی کردو و کۆی قەرزەکانی جیهان 55 تریلیۆن دلار تێیپەڕاندووە. لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا بەرزترین ئاستی تۆمار کردووە. لە بەرامبەر ئەو زیادبوونە زۆری قەرزی جیهانیش ئابووری بەشێک لە وڵاتە تازەگەشتە سەردووەکان پاشەکشیان کردووە. راپۆرتەکە باسی لەوەش کردووە ئەو هاوڵاتیانی لە دەرەوەی وڵاتانی خۆیان کار دەکەن لە ساڵی 2019دا زیاتر لە 551 ملیارد دلاریان بۆ وڵاتانی خۆیان ناردوێتەوە و بەراورد بە ساڵانی پێشتر لە 105 زیادی کردو و بەراورد بە ساڵانی 90ەکانی سەدی پێش و 3 هێندە زیادی کردووە.